تۆ بە خۆت و سوڵتەوە هاتووی دژی یەک شەریحەیەکی متەدەینی هەموو ئەم قسانەی تر کە نەقلیشم کردوون و باسییانەکەین تۆ بەرگری لە یەک کەسی متەدەین ناکەی وە لە زۆر مسەقەفیش بێ پێشم سەیرە یعنی تۆ وا بزانی ئەگەر هەر کەسێ متەدەین بووی تر سەقافەتی نامێنێ ئەوە بەڕاستی کە ڕەعەوامێکی چەپی کۆمۆنیزم کاتی خۆی وە تەسەوری وا بوو بەڵام تۆ ئێستا لەسەر هەمان عەقڵی چەقبەستووی یعنی تۆ هیچێکی وەکو من بۆچی بە ڕۆشنبیر نازانی پێم ناڵە ڕۆشن فکرەکەی کە تۆ باسیەکەی چییە ئەم ڕۆشنگەرایی کە تۆ باسیەکەی چییە ئێبرا وەڵا ئەو فەلسەفەی کە تۆ خوێندوتە تەحەدا دەکەم وەڵا وەکو تۆ خوێندوم لە تۆ زیاتر نەم خوێندوێ کەمترم لێ نەخوێندووە ئەوەی تۆ خوێندوتەوە من خوێندومەتەوە بەس ئەوەی من خوێندومەتەوە تۆ نەتخوێندوەوە لە تەفسیر و لە قورئان و لە فقه و لە ئوسوڵ و لە علمی شریعەت و لە تاریخ و لەم جۆرەشتانە جا تۆ بە دیدێکەوە ئەڕوانی لە سەبق الئەفکاری خۆت حکمێکی پێشینەی خۆتە یەکەی خوێنیتەوە بۆیە تۆ ئەتەوە ڕامان کێشی چۆن شیعاڵێک یەکگرتنی شیعە و سونی ڕامانە کێشێ بۆ لای خوزعەبلاتەکانی شیعە و گەڕەلاژەکانی شیعە کە ڕیواەتی کەرەکەی لە باوکی کەرەکەیەوە جێڕاوێتی